باس لە پارێزگاریکردن لە دارستانی بەڕووەکەین دیارە کەشوهەوای کوردستان وەک پێشتریش سەرەتای بەرنامە ئاماژەمان پێکرد زۆر گونجاوە یاخود یەکێک لە دارەکان کە نیشتیمانی کوردستانە داری بەڕووە و داری بەڕوو نیشتیمانی ئێرە لە بارە کەشوهەواکەی گونجاو خۆیەگرێ لە چیاکانی کوردستان ئەژیوە تەمەنێکی درێژیە بەڵام درەنگیش پێیەگا بۆی بتوانین پارێزگاریکردن لە ڕووبەری سەوزایی دارستانی بەڕوو بکەین پێویستە کۆمەڵێک ڕێکار بگرینە بەر بۆ ئەوانەی کەوا ئێستا لە سەوزن و هەن و دارەکان بەباشی ماونەتەوە گەر بمانەوێت ئەو ڕووبەرەش زیاد بکەین بۆ مەبەستە قسە و گفتوگۆ لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر نەریمان ساڵح مامۆستای زانکۆ دەکەین کە باس لە پرۆژەی پارێزگاریکردن لە دارستانی داری بەڕوو دەکەین کەوان پرۆژەیەکیان هەیە و ئێمەش لێرە زانیاری زیاتر وەرەگرین وەروەها گفتوگۆی زیاتر دەکەین کاکتۆرگیان زۆر بەخێر بێت سپاس بە ئامادەبوونی یەخوا بەخێر بێی سەرچاوم پرۆژەی پارێزگاریکردن لە دارستانی بەڕوو ئەگەر لەسەر ئەم پرۆژەیە سەرنجت هەبێت سەرەتا بەڵێ لە ڕاستیە طبعاً وەکو جەنابەت ئاماژەت پێیە ئێمە لەبەر گرنگی دارستانی بەڕوو و هەروەها دەوری داری بەڕوو لە پارێزگاریکردنی ژینگە و سروشت طبعاً لە کوردستانە بۆیە ئێمە هەستاین بە تەبەنیکردنی پرۆژەیەکی ئاوە طبعاً لە ڕێی دامەزراوەیمان هەیە دامەزراوەی ڕۆژی کوردستان بە هەماهەنگی لەگەڵ زانکۆی ئەمریکی لە سلێمانی بەڵێ و ڕێکخراوێکی نێودەوڵەتیش هەیە لە بەریتانیایە کە ڕێکخراوی پارێزگاریکردن لە باسە ڕووکیەکانی جیهانە ئەمە پێکەوە پرۆژەیەکی پارێزگاریکردنمان ینی باواتایەکی تر بژانەوەی سروش لە کوردستانە ئەمەمان کرد کە فەندی ڕێکخراوەکەت لە ناشنال جیۆگرافیکەوە دابین کراوە مەبەستمان لێی چی بوو کە بژانەوەی سروشت واتە سروشتی کوردستان ئەگەر ئێمە بمانەوێت بیبژێنینەوە ئەبێ دارستانەکانمان بژێنینەوە و معلومیشە کە تقریبا ڕێژەی 90% زیاتری دارستانی کە لە کوردستانە هەیە داری بەڕووە یعنی ئێمە ئەگەر هەر کاریە بکەین لەسەر بژانەوە یاخود پارێزگاریکردن لە دارستانی بەڕوو ینی باواتایەکی تر ژینگەی کوردستانمان پاراستووە بۆیە تقریبا ئەم پرۆژەیەمان دەست پێ کرد لە 2021 تقریبا لە چەند مانگی داهاتووە کۆتایی پێدێت و احتیمالیشە درێژی بکەینەوە پرۆژەکە طبعا پرۆژەکەمان بە کورتی لەسەر سێ بابەتی سەرەکی کارەکە یەکەمیان ناساندن واروەها پارێزگاریکردن لە چەشنە جیاوازەکانی بەڕووکە لە کوردستانە هەیە چونکە ئێمە ئەگەر لە ناو خەڵکێکی ئاسایی و خەڵکێکی گشتی باسی بکەین ئێمە هەرڵین بەڕوو بەڵام بەڕوو چەند چەشنێکمان هەیە ئێمە تقریبا هەمووی 4 جۆری سەرەکیمان هەیە لە کوردستانە بەڵام خۆی لە ڕاستیە لە هەموو جیهانە 430 جۆر هەیە بەڵام ئێمە 4 جۆرمان هەیە بەڵام ئەم 4 جۆرەمان کە هەیە یعنی هەموو دارستانەکانی کوردستانی داپۆشیوە بۆیە بەشێکی کارەکانمان پارێزگاریکردن لە چەشنە جیاوازەکانی بەڕووە یەکێک لەو چەشنانی کە هەمانە پێڵن بەڕووی قەوقازی ئەم بەڕووی قەوقازیە ژمارەیەکی زۆر کەمی ماوە ینی لە عێراقا کەڵین عێراق ینی چونکە مەزانی دارستانی بەڕوو تەنها لە کوردستان هەیە ینی ڕاست ئەو جۆرە لەسەر لێواری لە ناوچوونایە بە پێی با بڵین پێوەرە نێودەوڵەتیەکان لە عێراقا کەم بسمالی کوردستانە بۆیە بەشێکی کارەکانمە پارێزگاریکردنی ئەو جۆرەیە چونکە ئێمە تەنها لەکوێ بینیمانە لە ئەنجامی گەڕان و پشکنین و هەروەها ئەو سەرچاوانی کە پێشتر هەبوون تەنها لە منتیقەی سۆرانە لە شاخی حەسەنبەک لەویان ماوە هەمووی چەند دارێک ماوە ئاوا 5 بۆ 6 دارێک ماوە ینی بەشێکی پرۆژەکەمان ئەوەیە بەشێکی تریان پس چی ئەکەن بۆ نمونە چن لەوێ بەڕوەکان ئەوی بەرەکەی وەرەگرنەوە بڵێ مەبەست ئەو بەشی یەکەمیان ینی ئێمە نامانێت ئەو چەشنانی کە هەمانە فۆتشکە بە فەوتانی ئەوە ینی ژینگەکەمان زیاتر ئەکەوێتە بەشێکی تریان دووبارە بژانەوەی دارستانەکانە ینی ئەو بەڕوەی کە هەیە هەر لە کوردستانە ئێمە ناچین بەڕووی هاوردە و دەرەکی بێنین ئەوەی لە کوردستانە هەمانە ئەوە بڵین پار ساڵ و پێشتر کۆمان کردوێتەوە و هەروەها خۆمان کردومانە بە شەتڵمان لێ دروست کردووە دوو مەشتلمان هەیە لە یەکیان لە ناو زانکۆی ئەمریکیە یەکیان لە مەشتەلی سەرچنار بە هەماهەنگی تەبان لەگەڵ وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوە ئەومان کردووە تقریبا نزیکەی 10,000 شەتڵێکمان دروست کردووە و ئەم ساڵ خۆشبەختانە لە چەند شوێنێک هەر ئەو بڕوانی خۆمان ڕواندوێتەوە مەسەن لە منتیقەی سۆران کردومانە لە چۆمان کردومانە لەو بەڕوەی خۆمان ئەو بەڕوەی قەوقازیە ئەوە هێشتا ئەوە کێشەیە چونکە هێشتا بەری نەداوینەتێ ینی ئەم دوو ساڵەکە ئێمە چوین بەرمان دەست نەکەوتەوە بۆچی یەکێک لە مەترسیەکان ئەوەیە خۆی گەڵایەکی سەوت و جوانی هەیە ئەوانی کە خاوەن ئاژەڵن
ئەچن هەڵیە پاچن هەموو ساڵ ئەمە یەکێکە لەو مشکلانی کە لە دارستانەکان ئێمە هەمانە هەڵپاچینی بەردەوام وا ئەکات کە ئەم دارە بەر نەخاتەوە چونکە هەر پەلێک پێویستی بەلانی کەم 2 ساڵ هەیە تاکو گوڵ بگرێ و بەر بخاتەوە ئەمە یەکێکە لە کێشەی ئەوەی کە ئەگەر ئەمە بەردەوام بێ ینی ئەو چەشنە فەوتێ بەشێکی تری کارەکانمان لەم پرۆژەیە ئەمە بەسمان هوشیارکردنەوەی خەڵکیە هەرچەنە خەڵکی ئێمە بەڕاستی زۆر هوشیاریانی لە ئەنجامی ئەم 2 ساڵی کە ئێمە گەڕاوین بەناو خەڵکا بەناو ینی خۆشبەختانە خەڵک ینی حماسێکی زۆر باشی هەیە بۆ پارێزگاریکردن لە ژینگە بەڵام کێشەکە ئەوەیە جاری وا هەیە خەڵک پێویستی بە کۆکردنەوەی ئەو هێزانەیە کۆکردنەوەی ئەو ئاراستانەیە تاکو بتوانانی کارێکی بەردەستە و کارێکی بەرچاوت هەبێ بۆیە خۆشبەختانە خەڵک زۆر باشە بەڵام هەڵمەتی وەشارکردنەوە جاری وایە خەڵکانێک لە ناو مؤسساتی دەوڵەتیان کە سەر بە مەسەلەن دارستانەکانن بەشی دارستانەکانن هەندێک معلومات هەبووە کە نەیان بووە بە شێوازێکی زانی چونکە کاری ئێمە ڕاستە کارێکی ژینگەیە بەڵام پێشەوە کارێکی زانستیە ڕاستە کاکتۆر بەتایبەت لەم ساڵانەی پێشوە خەڵکی بەهۆی نەبوونی نەوت و ئەو سەرچاوی سوتەمەنیەکان داری دارستانەکانیان ئەبڕی و ئەیان سووتان وەکو سەرچاوی سوتەمەنی بەکاریانە لەوانە دار بە ڕۆژ باشترین دار بێت بۆ ئەمە بەس زۆرترین داریشەکە هەمان بەداخیشەوە باشترینە بۆ سووتانەوە لەم بەداخۆ زۆر خراپە خۆی چیتان کردووە بۆ ئەم بابەتەوە هەوڵتان داوە ڕێگری بکەن لەمە کەیتر لەوە زیاتر نەبێ بە دیاردا هەوڵەکانی ئێمە چەند بابەتێکا خۆی من یەکەم لە هەڵمەتی هۆشیارکردنەوە ینی ڕاستە مەسەلەن منیش ئەزانم ینی ئەگەر خەڵک مەجبور نەبێ ناچێت دار ببڕێتەوە ینی ئەگەر واقعی ژیان وایە مەسەن ئەگەر تۆ سەرچاوێکی سوتەمەنی پاکت هەبێ لە ماڵەوە ناچی مەسەلەن داری دارستان ببڕیت ئەمە کێشەیەکە بەڵام حاڵەتێکی تر ئەوەیە ئێمە بە پێی توانای خۆمان هەوڵمان داوە چونکە ئێمەش توانامان مەحدودە ینی ئێمە حکومەتین ینی ئەگەر هەر هاوکاریەکە بێ ئەبێ لەگەڵ هەمەلایەنەکان بێ مەسەلەن لەگەڵ لایەنی حکومی بێ لەگەڵ لایەنی خەڵکی ئێمە لایەنی خەڵکی بەڕاستی زۆر هاوکارمان بوون لە بابەتی ئەوەی کە هەست بکەن کە ئەگەر دارێک ببڕدرێتەوە چەند مەترسی هەیە بۆ ینی ژینگەی وڵاتەکەمان بۆیە ئەگەر کەسێک زۆر مەجبوریش بێ بەڵام بزانێت قیمەتی ئەم دارەکە ئیبڕێتەوە چۆنیە ئەمە تا حدێک لایەنێکی تریان لایەنی حکومی ئەمە بەڕاستی لەگەڵ حکومەتە قسەمان زۆر کردووە واروها بە فەرمیش نووسراومان ئاڕاستەی حکومەت کردووە لە ڕێی دەستەی پاراستن و چاکردنی ژینگەوە کە بەڕاستی مشورێکی ئەو خەڵکە بخۆن کە بە تایبەتی ئەوانی کە ڕاستەوخۆ لە دەور و پشتی دارستانەکانان چونکە ئەگەر ئەوان سەرچاوی سوتەمەنیان بۆ دابین بکرێ بەڕاستی دارستانەکانیش ینی ئەژێنەوە ئەمە لایەکی گرنگە ینی خەڵکی تریژەوەیە کە بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی ئەمە وای کردو خەڵک بە ناچاری پەنابەرێ بۆ بڕینەوەی دارستانەکان دکتۆر دوێنێ بوویان پێرێ من وێنەیەکم بینی کۆمەڵێک گەشتیار چوو بوونە شوێنێک داربڕوێکیان لە قەدەکەیەوە توێکڵێک کردون دڵنیام تۆژە و دیمەنت ڕەنگە بینی بێ لێرە باست لە وشیارێکە زۆر میمە لاانە پەیوەندی دارەکان خۆگەر بمانەوێت ئەم درەختە ئاوا دروستکەینەوە ڕەنگە 30 ساڵ درەختێک اینجا بگاتەوە خوا ڕەنگە شتەکەمی بە 30 ساڵ نابێت بە 30 ساڵ درەختەم بینیەوە بەڕاستی لێبێ داری بەڕوو بەڵام ڕەنگە بە 3 ساعت بتوانانی لە وشک ڕزگاریکەی بە کۆمەڵێک دەرمان و ئەو وەسایلانە یعنی هەندێک تێکدان هەیە بەڵام ئەم تێکدانە نەبووتە مەسەلەن دیاردا لە وشیارەکەیە بۆن مەگەلانی پێنیداری ئەو نەوشیاریان هەبێ مەترسیەوەی درەختێک لە ناو پێ و شەنی پێوچێ بە 3 ساعت حەلیەکەن بەڵام ڕەنگە بە 100 ساڵ اینجا دارە دروزوێ زۆر بەلانی کەمەوە زۆر ڕاستە ئەگەر هەستی وشیاری مەسەلەن ئەو کەسانە لە ئاستێکا بێت کە بزانێ مەسەلەن چەند گرنگە ئەم دارە بۆ ئەم ژینگەی وڵاتە بەڕاستی ئەو کارە ناکات اینجا داری بەڕوو چونکە تحملی ظروفی جیاوازەکە مەسەن تحملی گوشکە ساڵێکە تحملی سەرماکە ئەبینی لەم 1-2 ساڵی لە پار ساڵ بوو کە بینیمان بەهۆی بوونی ئەو سەرما زۆرە و زوربەی دارەکان بە تایبەتیوانی کە هاوردن هەمووی تحملی ئەوەی نەکرد بەڵام ئەوەی تەنها مایەوە داری بەڕوو تایبەتمەندێکی تریشی هەیە هەر بۆ مەسەلەی سووتانیش یعنی بۆ مەسەلەی سووتانی ڕاستە لی ئەسووتێ بەڵام هەڵەداتەوە کە هەڵیش دەداتەوە بە ژمارەیەکی زۆر هەڵەداتەوە ینی بەڵام بەداخەوە ئەو دارستانەی کە گۆیژە بینیمان لەم چەند ساڵی ڕابردووە سووتە تەواوی تر هەڵی نەدایەوە یعنی لەبەر ئەوە تایبەتمەندی داری بەڕوو زۆر زۆرە واروها تەمەنیشی زۆرە بەڵام لەگەڵ ئەوەشا گەشەی کەمە ینی ئەگەر دارێک ئێمە بیبڕینەوە بەڕاستی ئەو داری کە جەنابەت باست کرد من بە نمونە بینیم لەوانەیە ئەو دارە تەمەنی زیاد 56 ساڵ ببێت ینی تۆ بە شتێکی ینی نابەرپرسیارەتی ئەگەر ئەو کارە بکرێ بەڕاستی بزانە زەرەری 100 ساڵ ئەدا لەو دارستانە کاکتۆر باسیەوە کرد لە بەشێکی پرۆژەکەتانە ئێوە ئەم نەمامانە لە شەتڵگەیەک لای خۆتانە ئەنێژنەوانە بچێنەوە ئەمە تەندروستەیان ئیلا هەر ئەبێت ئەم جۆرە دارانەی کە تقریبان شاخاوین
هەر لە سروشتی خۆیانە نەخێر خۆی مەبەستمان کەڵین لە مەشتەلە ئەمە قۆناغێکە بۆی دوایی ئەیگوازینەوە بۆ شاخەکان ینی خۆی ڕوانەوەی بەڕوو بە دوو شێوازە بێ بە شێوازی هەر دەنکە بەڕوەکە خۆی ئەکری ئەوە بکرێەوە هەندێک چالاکیشمان کردووە مەسەرەن لە منتیقی خەراق ئەومان کردووە بۆ خوێندکارانی زانکۆی سلێمانیش لەگەڵمان بوو بۆ بابەتە بەڵام کێشەیەکەیە لەبەر ئەوەی کە بەراز و ئاژەڵی کێوی لەو شوێنانەیە هەیە هەمووی دەرئێتەوە ئەیخوا باشتر یا مەسەرەن ئەگەر بژڕێت جاریوە هەیە لەبەر ئەوەی گژوجیا لە دەوری هەیە ئەگەر بسووتێت ئەویش لەگەڵ یا ئەسووتێ ئەفەوتێ یا ئەخورێ بۆیە باشترین شێواز بۆ بژانەوەی دارستانەکان ئەوەیە شەتڵ دروست بکرێت لە شوێنی تایبەتە دوایی ساڵێ 2 ساڵ 3 ساڵ ئەو شەتڵە بگوازرێتەوە بۆ دارستانەکان باشتر ئەمێنێتەوە لەوێ و هەروە زووتریش گەورە وڵا دکتۆر منیش هەر پشگیری بۆ بۆچوونەکەم چکە بە تەجروبەی خۆمان ئەمە لە گوندەکەی خۆمان هەموو ساڵێک گەنجەکان دەچن بڵێن بەڕوەکە چێن و لە عەرزەکەیە بەڵام بەداخەوە ڕەنگە لە 1000 دانە یەک دانەیان ئەگەر تۆزێک سەرکەوتوبێویشە ئاژەڵی خۆیانی زۆر بەداخەوەیان لە ئاستی سفرایە هێشتا هیچ نەتیجەیەکی نەبووە کێشی لە وەڕاندن ئەوەی کێکەوە ینی ئەگەر ئێمە واز لە سروش ببینی سروشت خۆی نوێ ئەکاتەوە بەڵام بەداخەوە مەسەرەن بۆ نمونە قەتپاڵێک ئەگەر پێویستی ساڵانە توانای هەڵگرتنی 100 سەر حیوانی هەبێ ئێمە ئەچین 1000 سەر حیوان لەوێ ئەلەوەڕێن بۆیە کە گژوجیان نامێنێ پەنا ئەبا بۆ پەلی دار و ئەوانە ئەو نەمامەش کە خۆی ئەڕێتەوە کە ئەکەوێتە خوارەوە سروشت تۆزێک سەر دەریێنێ ناسکیشە ئاژەڵەکە یەکسەر ئەچێ پەنا ئەبا بە خواردنیەوە ئەمەشێکێکە لەو حاڵەتانە بۆیە باشترین شێواز بۆ بژانەوەی دارستانەکانمان ئەوەیە شەتڵ دروست بکرێت لە شوێنی تایبەتە کاڵ لە شوێنی تایبەتیانی لەناو شەتڵگایە دروست بکرێت چونکە تۆ بە ئاسانی کۆنتترۆلەکەی کە گەورە بوو ئەو کاتەی گوازیتەوە بۆ دارستانەکان و ژانێکی سروشتی خۆی پێڕەوەکە زۆر باشکاری تۆر بە درێژایان 2 ساڵێکەوە خەریکیان پرۆژەیە بوون ئەوەندەی کە دیقەتتاندا بێت لایەنی پەیوەندیدار و حکوومەت و بەڕێوەبەرایەتی ئەو بەڕێوەبەرایەتیان پەیوەندیان هەیە بە کاروباری دارستانەکان و هەروە هاوڵاتیانیش تا چەندە پێشوازیان لەم پرۆژەی ئێوە کردووەوە بەرکەوتن و ئاوێتەبوونیان لەگەڵ پرۆژەکەتان ناچوون وڵای خۆشبەختانە ئێمە ئەوەی کە کۆنتاکتمان لەگەڵ کرد بێ هاوکارمان بووە ینی بە پێی توانای خۆیانیتر لەسەر ئاستی تاکە خەڵک بێ لەسەر ئاستی خەڵکانی ناوچەکە بێ ینی بە هەموو چینەکانەوە ینی بە چینی ڕۆشنبیرەوە بە چینی گەنجانەوە هەتا مامۆستایانی ئاینی بەڕاستی دەوری باڵایان هەبووە لەوە ئێمە چەندەها وەرکشۆپمان ئەنجام داوە لە شوێنە تایبەتەکان مامۆستایانی ئاینی زۆر بەشدار بوون لەگەڵمانە خۆشبەختان چونکە ئەمانش مینبەرێکن بۆ ئەو خۆشیارکردنەوەی خەڵک سەبارەت بە مەترسی مەسەلەن ئەگەر ئەم دارستانانمان بفەوتێ بەڕاستی چ کارە ساتێک ڕوەداد و ئەمەش هەندێک تەبعاتەکانی ئەبینین چونکە ناوچەی ئێمەیەکێکە لەو ناوچانەی کە زۆرترین کاریگەری گۆڕانکاری کەشوهەوای لەسەرە ئێمە چۆن ئەتوانین ڕێگری لێ بکەین یاخود ئەو خێرا تێکدانی ژنگەیەکەم بکەینەوە لە ڕێگەی زۆرکردنی سەوزاییەوە تاکە سەوزایش کە ئێمە زۆر تەحملی ئەم زروفی ئێمە بکە هەم تەحملی سەرمای زۆر بکە و تەحملی گەرما و وشکە ساڵی بکە بەداری بڕووە چونکە نیشتیمانی خۆیەتی بڵێ دکتۆر پرۆژەکەتان لە جەوهەریە 3 خاڵ بوو بڵێ بە من خاڵێکی تر بڵێم نازانم لە ناو خاڵەکانی خۆتانە هەبوویان بۆ پرۆژی داهاتووتان ئەکرێ سوودی وەرگین نمونەیەکی بەسیت پێڵم چینەوە بۆ گوندی ئەحماوەلێەوە بۆ پشتەوەچی بۆ گوندی زەڵم جادەیەکی نوێ براوە ئەگەر بڵێم تا 30 دارمژمار دەبێ ڕەنگە هێشتا کەمەوتبێ ئەوە بە خێرایی کە لاپاڵەکان جادە بەلای ئاڕوا بەشێک لە دارەکان ڕێکەکەونە لێواری بڵین ئەو خەتیلی کراوە ئیتر دوای چەند ساڵە یا ئەکەوێ یا وشەگە بێن کە ناچارە هیچی خاکی نەماوەتەوە هەمی ڕێگەکەی بە دەرەوەیە کار بۆ ڕزگارکردنی ئەمان نەبکرێ ڕەنگە گەر ئێستا تەجروبەیە پێی تەسەورکەم لە کوردستان زیاتر لە 1000 داریوە هەبێ لە لێواری جادەکانە ڕێگەکەی بە دەرەوە بێ خۆ هەر یاسایمە بچین شەت لێ بێنین و دروستی کەین و تاوەک ئەوی لێ بکەینەوە ڕەنگە 10 ساڵێک مابێ بەڵام ڕەنگە بە دەڕۆژێکی گەڕانێکی ورد بتوانین ئەو دارانە ڕزگارکەین ڕاستە توان زۆر ڕاستە ئەوەی کە جەنەمەت باسێکە یەک هۆکارە سەرەکیەکەی ئەوە جاری وای هەندێک شوێن هەیە پێی ئەڵێن فراوانبوونی ناپێویست مەسەڵەن جاری وایە شوێنێک ئەگەر جادەیەکی 4 مەتری پێویست بێ ئێمە پێویست ناکە جادەیەکی 10 مەتری بۆ بکەین چونکە هەر فراوانبوونی لە جادەکە یعنی تۆ زیاتر ئەو ژنگێ و فەوتاندووە من زمنیها ئەو داری کەتیایەتی بۆیە ئەمە خاڵێکی جەوهریەکە ئێمە لە با بڵێن لە مقابلەکانمانە یا لە دەورە و خول و وەرشۆپەکانمانە باسمان کردەوە بۆ خەڵکانی کاربەدەستی ژیانی ئەوەی چەند تا حدێک چەند پێویست بوو ئەوە نەبەکاربێنێ لەو ژینگەیە خاڵێکی تر ئەوەی کە جەنابەت باست کردووە شتی تریش هەیە مەسەلەن جاری وایە ئەو دارانەی کە هەمانن گەورە بوون کلۆر ئەبن ئیتر ئەمە بە 1-2 ساڵ وای لێ دێت ئیتر مەعەڕەزەوێ بۆ سووتاندن
هەڵمەتێکمان هەیە تەمەن ئێمە بەنیازین ئینشاءڵڵا ئەم پرۆژەیە بۆمان درێژ بکەنەوە ئەو کاتە کۆمەڵێک کاری ترمان هەیە لەوە یەکێک لەوانەیە ئەوەی جەناب دەڵی مەسەرەن کۆمەڵێکدا ڕێگی دەرکەوتەوە بتوانین ئەمە ڕێگەکانیان دێوارێک و دیوارێکی بۆ بکەین تاکو ئەمە گڵی پیا بدەینەوە بیشارینەوە خاڵێکی تریان ئەو دارانەی کە کلۆر بوون کە تەمەنیەکی زۆریان هەیە 500 ساڵە بەڵام ئەگەر پارێزگاری لێ بکەی لە ڕێی ئەوەی کە وا بکرێ ئەو نەبێتە سەرچاوەیەکی با بڵین ئاگر کەوتنەوە یان نەبێتەوە ئەوەی کە ئەو دارە بڕوخێو بکەوێ ئەتوانین ئەوەشمان لە بەرنامەیە هەیە بەڵام ئینشاءڵڵا بۆ داهاتوو کە بەتەماین پرۆژەکەمان 3 ساڵی ترمان بۆ تازە بکەنەوە وڵا بۆ هیوایان کاتەبە قسە لەسەر بەرنامی ئایندەتان بکەین بەرنامی ئایندەتان یاخود ئەو ماوەی کە ئەتانەوێت درێژی بکەنەوە هەر ئیش لەسەر داری بەڕواکەن یاخود ئەو دارانی تریش بۆ نمونە داری سنەوبەر لە هەرێمی کوردستان زۆرن کاری لەسەر بڵێ ئێمە بەڕاستی کار لەسەر ڕووەکە خۆماڵیەکانەکەین یعنی یەکێک لەوانە بەڵی داری بەڕووە کە ڕۆکێکی خۆرسکی ئەم ناوچەیە ئێمە لەگەڵ ئەوە دانین کە داری سنەوبەریە ئەم چکە بەتایبەتی ئەم ناوچەی ئێمە نیشتیمانی سنەوبەر نییە نیشتیمانی بەڕووە بۆی ئێمە زیاتر کار لەسەر ڕووەکە خۆماڵیەکانەکەین چونکە زیاتر ئاشنایە بەو ژینگەیە زیاتر ئەتوانێت تحملی زۆرینە لەباری ئەو شوێنە بکە بۆی ئێمە بەڕاستی هەر حملەیە بکەین لە داهاتووشە ئێمە تەژیئی ڕووەکە خۆماڵیەکانەکەین ئیتر بەڕوو بێت کەوت بێت قەزوان بێت داریش بێت ئەمانە بەتایبەتی ئەوانەی کە پێویستیان بە ئاودان نییە چونکە هەندێک دار هەیە جوانە هەیە بەڵام زیاتر لە شوێنەکانەیە کە سەرچاوی ئاوی هەبێت وڵا دکتۆر من تەجربەیەکی تریش بە هەر بڵێم خۆکرامە دوای بەرنامەکەش بڵێم بەڵام بە هەر قەیناوەگەر کەسانی سوودی هەبێ زۆر جا چوونەتە شوێنێک دارێکی بڕووی زۆر گەورە هەیە بەتاوێت لە قەبرستانەکانە یاخود لە شوێنە دوورە دەستەکانەوەی کە ئاژەڵ ناچێ یاخود لەژێر هەر ناو نیشانێ خەڵک نایەوێ بچێتەوێ ئاژەڵەکانی بلەوڕێنێ دار کەوتونەتەوە جای وایە ڕەنگە لەقێکی ئەگەر بڵین خۆمان بەرهەمی ببینین بە 5 ساڵی بە یا 4 ساڵی بێ گەورە بووە بەڵام ئەکەوێتە ژێر قاچەوە شکێنرێ زۆر گرنگی پێ نادرێ نقلی ئەمانەش بکرێ بەسیتە ینی تۆ لەقێک تۆ 3 ساڵ ئیشی بۆ کردووی تۆزێک ئەولاتر لە ڕیزی کەیتەوە یاخود دەوروبەرەکەی خاوێنکەیتەوە ئەمەش گرنگە ئەوەش ئەکرێ بەڵام لە ڕاستەیە ئێمە تعویزن بۆ ئەوە ئێمە شەتڵگامان هەیە ئەو چشنانی کە پامێک دەی بە هاونیشتمانێک لە شوێنی ئەگەر لە شوێنێکا بین خۆی بەڕاستی کێشەکە ئەوەیە وەکوتم ئەگەر ئێمە واز دە سروش بینی سروشت خۆی ئەژێنێ بە خۆشی پەروەردە ئەکات بەڵام ئەمە بەهۆی تێکدانی ئینسانەیە بۆیە دائیمەن ئەگەر ئینسان چوو ئەو شوێنانەش بەڕاستی ئەگەر نەمامێکی بچووک بوو بزانێ ئەمە لە 100 ساڵی ئایندەیان نەوەکانی ئەم لە ژێر ئەمەیە ئیسراحەتەکەن و ئەوەکەن بۆی ئەبێ زۆر ئاگای لەمە بێت یعنی پێویست ناکە شتی زیادە بەکار بهێنێ پێویست ناکە ناوچەکە پیس بکات یعنی ببێتە هۆی تێکدان ببێتە هۆی ئەوەی کە ئەو نەمامە بچووکە کە تۆ لەوانەیە پێیەکی پیا بنێ بفەوتێ بەڵام لەوانەیە لە چەند ساڵی ئایندەیە تۆ بتوانانی لەژێر ئەوەیە سوودی لێبینی بەحەسەیتەوە وەژینگەکەشت یعنی سوودی لێبین چونکە بەڕاستی خاڵێکم بیرچوو ئەوەیە کە داری بەڕوو یەکێک لەو دارانەی توانای پاکردنەوەی هەوای پیسی هەیە ینی بەپێی تەجروبە کراوە کە ساڵێک دارێکی ئاسایی ئەتوانێت نزیکەی 5 کیلۆگرام لە مادەی پیسی ناو هەوا بگرێتە خۆی کە ئەمە بەڕاستی سەروەتێکی زۆر باشە چونکە ئەمە لە نزیک دەریاکانی چونکە دەریاکان و ئەوانە تا حدێک بێت هۆی پاکردنەوەی هەوای ئەو ناوچەیە بەڵام ئێمە لەبەرەوەی دووری لە دەریاکانەوە شتێکی ترمان هەیە ئەوەی کە داری بەڕووەکە بۆیە ئەگەر حساب کراوە دارێک ئەگەر تەمەنی 200 ساڵ بێ بۆی هەیە یەک نزیکەی 1 تەن مادەی پیسی ناو هەوا ئەگرێتە خۆی بەپێی تەمەنی ئەو دارە زۆر باش کاکتۆر لە کۆتایی بەرنامەکەمان دەرفەتمان نەماوەڕنمای چییە بەتایبەت بۆ هاوڵاتیان کە ئێستا وەرزی گەشت و سەیران و چوونە دەرەوەیە چۆن پارێزگاری لە بەگشتی لەو سروشتە بکەن دوای ژەودار بەڕوانەی کە لە سەیرانگاکان و شوێنە گەشتیارەکانی ئەم هەرێمەیە وەڵا پەیامەکە ئەوەیە کە بەڕاستی خەڵک ئەوە بزانێت کە دارێک کە ئەو ئەچێ لە بنیا ئیسراحەت ئەکا یا کاتێک بەسەر ئەبا بزانە ئەم دارە 100 ساڵی بیستووە تاکو گەیشتووە بۆ مەرحەلەیە بۆیە گرنگە کە پارێزگاری لێ بکە ئێمە کە ئەچینە دەرەوە فعلەن وەرزی بەهارە خەڵکەچێ بۆ سەیرانگاکان یا دەشتوکێوەکان یعنی نەبێتە هۆی تێکدانیەوە بۆی لە داهاتوە بتوانێت جارێکی تر بێتەوە ئەو ژینگەی کە هەیەی بەڕاستی ئێمە ئەوەی تاکە شت کە بەدەستمانەوە مابێت لەم جیهانەیە ئەم ژینگە پاکەی کە هەمانە بۆیە با بەدەستی خۆمان تێکی نەدەین ینی هەوڵ بدەین بمێنێتەوە و هەروەها پەریشی پێ بدەین دکتۆر بەڕاستی ئەو خاڵە نامەوێت زانی زۆر گرنگە باس لە شەتڵ کرد لەو کاتەکەمەی زۆر ماوانە ئێوە ڕەنگە پلانتان هەبێت 2 ساڵی داهاتوو یان 4 ساڵی داهاتوو ئەو شەتڵانە ببەن و لە سروشتا داینێن ڕەنگە ئێستا کەسێک لە ماڵەوە هەی بێت چەندانەیەک خۆشی پێ خۆش بێ بیبە بەڵام نەزانێت سلوبی ناشنەکەی چۆنێتی ئاودانەکەی چۆنێتی پارێزگای لێکردنەکەی تاوەکو تەمەنەکەی ئەمە زۆر گرنگە بڵێ
خۆی ئەمە بەڕاستی ئێمە تقریبان لەوانەیە بڵم تا ئێستا دەیها وەرشۆپمان کردوتەوە لەسەر ئەوە هەم بۆ خەڵکی ئاسایی هەم بۆ خەڵکانی ژینگە دۆست هەم بۆ خەڵکانی لە بڵین ئەو دەوائیرە حکومیانی کە معنین بەم کارە بۆیە ئەکرێ ئەو خەڵکەی کە مثلەن ئەوەی هەبێ پەیوەندی بکا بە ئێمە بەڕێکراوەکەمانەوە ئێمە ڕێنمایی تەواوەتی ئەدەینێ وهروەها بەشداری پێ ئەکەین لەو خولانی کە هەمانە بۆ ئەوەی بزانێ چونکە ئێمە نامانێ ئەو کارە هەر خۆمان بیکەین ئێمە ئەمانەوەی خەڵک فێر بە ئیتر خەڵک خۆی بیکە یعنی بەڕاستی مەبەستمان ئەوەیە زۆرترین خەڵک فێری ئەوە بێت چۆن مثلەن داری بەڕوو هەم لە شەتڵەوە کە چۆن دروستیەکە و هەتاکو ئەیگوازێتەوە بۆ دارساکان و چۆنیش پارێزگاری لەکە ئێمە تەنها هەدفمان ئەوێت هەدفمان ئەوە نی ئێمە 4 بەڕوو مثلا 100 بەڕوو 1000 بەڕوو بڕوین بڵین ئەوەمان کردووە نه ئێمە ئەمانە ئەمە بێتە کللتورێک لە ناو خەڵکیە کە خەڵک خۆی هاوڵاتی خەریک بێ یعنی هەتا گەورەترین پرۆژە ئەگەر حکومەتیش بیکە ئەگەر خەڵک هاوکاری نەبێ سەرکەوتو نابێ بەڕوو بە شەتڵ بەردام ئاودانیەوێت کە زۆر جار وێنایەکی زێنیمانەیە مادان لەو شاخە ئاوی ناوێت کە ئینێژین تەوا ناوێت لەو شاخەش تقریبا لەوانەیە 1-2 ساڵ بێت تا 2 ساڵ بێ شەتڵەکە شەتڵەکە لە شەتڵگا تەپان ئەوە بە پێویست ئاوی نەمەسمەی کە ئیگوازیتەوە بۆ سروش لەقێکی ئەمنەیە بۆ منە 20 سانتیمێک بەرز ئەگەر بکرێ ساڵی یەکەم و ساڵی دووهەم چونکە بەپێی ئەوەی کە زروفی ئێمە تا حدێک وشکە ساڵی زۆر پیا بووە تا 2 ساڵ لەوانەیە ئاوی بوێ ئیتر دوای ئەوە پێویستی بە ئاونیە و ئیتر خۆی ئاوی خۆی و دابینەکە لە سروشتەوە زۆر سپاس بە ئامادەبوونی کاک دکتۆر نیمان ساڵح مامۆستای زانکۆ لەگەڵمانە بوو سپاس بە ڕێنماییەکانە سپاس